وێڕێ سڵاوڕێز بیسەرانی رادیۆ دەنگی گێل بە بەرنامەی دەنگی شیلان هاتینەوە لاتان. من هەورین جەنگاوەر پێشکەشوانی بەرنامە. بابەتی بەرنامەی هەفتەیەمان لەسەر 4 نیسان ڕۆژی لەدایکبوونی ڕێبەراپۆ و دامەزراندنی پارتی ژیانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان پەژاکە. بۆ هەڵسەنگاندن لەسەر ئەو مژارە میوانداریمان کردو لە هەڤڵ ژیان بەرفین ئەندامی ڕێوبەری کۆمەڵگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار. هەڤڵ بەخێراتن بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس. ئێوەش بۆ خۆتان دەزانن 4 نیسان ڕۆژی لەدایکبوونی ڕێبەرئاپ و پارتی ژیانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان پەژاک سەرتا با لەو پرسەوە دەست پێ بکەین. 21 ساڵ بەسەر دامەزراندنی پارتی ژیانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان پەژاک تێدەپەڕێت. هۆکارەکەی چییە کە لەو ڕۆژەدا پەژاک ڕاگەیەندراوە؟ سەرەتا دامەزراندنی پەژاک و بە تایبەتیش میلادی ڕێبەراپۆ لە هەموو گەلەکەمان و گەلێ مرۆڤایەتی پیرۆز دەکەم. هاوکات دامەزراندنی یە پەژەیە لە ڕۆژاوای کوردستان کە سمبولی ئازادیە بە پێشەنگایەتی ژنان بەڕێوە دەچێت. لە هەموو گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان و هەموو ژنان پیرۆز دەکەم. بێگومان وەکی خەباتێک و لە ڕۆژهەڵاتی کوردستاندا 21 ساڵ ئەزمونێکی لە شوێنی خۆیدا هێناوە وەکی خەباتی پەژاک. ئەو میلادە نەتەنیا میلادی ڕۆژهەڵاتی کوردستان وەکی گەلێ ڕۆژهەڵاتی کوردستان، میلادی ڕێبەراپۆ لەدایکبوونی ڕێبەراپۆ لەدایکبوونی مرۆڤایەتیە، لەدایکبوونی هەموو گەلانە و لەدایکبوونی پرۆژەی نەتەوەی دموکراتیک بەرامبەر بە سیستمی سەرمایەداری کاپیتالیزمە. ئەو دایکبوونێکە کە نوێبوونەوەیەکی نوێ بۆ هەموو گەلان، بۆ هەموو ژنان، بۆ هەموو تەمەنێ مێرمنداڵیەوە بگرا هەتا بە ساڵاتچوەکاندا پرۆژەیەکە. بۆیەش پەیامهایە کە بتوانن بین لەسەری باس بکەین یا وەکی ڕۆژهەڵاتی کوردستان خەباتێک و بە پێشەنگایەتی شەهیدێک و لەم ڕۆژەدا خەباتیان بەڕێوە برد، ئەرکیان بەڕێوە برد، پێشەنگایەتیان کرد بۆ گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە شەخصی هەڤاڵ نەوزاددا یەکەمین شەهیدی پەژاک و هەروەها شەهیدانی سێدارە، هەروەها شەهیدی دواییمان هەڤاڵ حاجی بەژنی خۆ دەتەوێنم. بێگومان هەوێنێکن کە ئێمڕۆ وەکی پرۆژەی نەتەوەی دموکراتیک ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان، دموکراتیکردنی ئێران 21 ساڵە کە ئەو خەباتە ئەرکێک و کە شەهیدەکانمان بە ئەزمونیان کردووە بەربەچاوە، هشتوویەتی کە وەکی پرۆژەیەک وەکی ئەزمونێک کە لە فەلسەفەی ڕێبەراپۆدا لە میلادێکی نوێ وەژینێکی نوێ چۆن 4 نیسان هاوکات لەدایکبوونی مرۆڤایەتیە کە بە پێشەنگایەتی دایەوەیش هەمزەمان دایەوەیشیش بەبیر دێنمەوە، کەسایەتهایەکی کە وەکی ڕێبەراپۆ هەموو ژیانی ئینسانیەتی لە خەوێکی تاریکدا لە نێو تەنگاسیەکیدا کرد، لە نێو سڕینەوەیەکیدا بوو بە هەوێنێک، بوو بە ڕێبەرێک، بوو بە ئەزمونێک کە ئێمڕۆ هەموو ژنان، هەموو کۆمەلگا لە نێو خۆیدا دەهاوێنێ خەباتی بەڕێوە بردووە. بێگومان فەلسەفەیەکە کە وەکی پەژاکی ژمە پەژێندومانە و خەبات لە پێناو ئازادی کۆمەلگا، لە پێناو زەخت و گوشارهایە کە ئێمڕۆ هێزە نێودەوڵەتیەکان، هێزە دەسەڵاتدارەکان بە تایبەتیش ئێران بەسەر کۆمەلگادا لەسەر ڕیشەی کۆمەلگا بەڕێوە دەبێت. خەباتی پەژاکیش بە ئەزمون بووە. یعنی ئەو 4 نیسان هەمزەمان وەکی چۆن ژیانەوەی نوێ بۆ کۆمەلگا، بۆ سروشت نوێبوونێکی ژیان دەکات، دایکبوونی خەباتی پەژاکیش نوێبوونەوەی کە بەرامبەر بە دەسەڵاتداری، نوێبوونەوەی کە بەرامبەر بە ئیرادەبوون، نوێبوونەوەی کە بەرامبەر بە ناسنامەی وڵاتپارێزی، نوێبوونەوەی کە بەرامبەر بە ئیرادەبوونی جوانان، نوێبوونەوەیەکە کە هەموو کۆمەلگا لە نێو خۆیدا بە ئازادی خۆی، بە ئیرادەی خۆی کە کۆتایەکانیشدا نامەیەک و لە ئیمرالی پێشکەشکرا بۆ هەموو گەلەکەمان و وەکی فەلسەفەی ئازادی ڕێبەرئاپۆش ئەو میلادە کە ئێمڕۆژ وەکی پەژاک دەپەژرێنێ هەمان میلاد یعنی ئازادی ئاشتی بوو. ڕێبەراپۆ پەیامی خۆی کۆتایی کاتێ ئەڵێ هێزم هەیە کە ئەو دەرفەتە دروست ببێ کۆمەلگایەکی دموکراتیک و ئاشتی خواز بە ڕێبەرایەتی و پێشکەشی گەلانی بکەم. ئەمڕۆژ وەکی ڕۆژهەڵاتی کوردستان خەباتێک و لە پێناوی ئازادیدا بەڕێوە چووە هەمان خەباتە. یعنی تەمەنی 21 ساڵەی پەژاکیش ئەو ئەزمونەیە لە هەنگاوی خۆی یەکەمدا بگرێت 2004. یعنی هەمزەمان ڕێبەراپ و خەباتێک و بەڕێوە دەبات هەموو کوردستان، یعنی بناغی کوردستان لە ئەساسە دەگرێت و پرۆژەیەکی گەردونیە جیهانیە کە ئەمڕۆ کۆدەنگی گەلان و بەتایبەتیش ژنان لەم کۆدەنگیەدا پێشەنگی یەکەمن
لەم خەباتەتە بە ئەزمونن لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا گەلێک نەمادێمە هەنە مەسەڵەن وەکی نمونە هەواڵ زیلان پەپولە هەواڵ شیرین ئەلەمهوری هەواڵ زیلان گابار و گەلێک ڕێ هەواڵێک تر هەواڵ فەرزاد کەمانگەر ئەم هەوڕێ هەواڵانە لە پێناوی خەباتێک و کە ڕێبەرئاپ و بە ئەزمموی ناوە خەباتیان بەڕێوە بردووە ئەرک وەزیفەی خۆیان پێکێناوە و نەمادێکن کە ئێمەش ئەمڕۆ لە تەمەنی خۆی 21 ساڵگیدا بە پرۆژهایە کە حتا ئەوڕۆ هاتووە هەنگاوی یەکەمیدا بگرەوەکی پەژاک هەتا ئەوڕۆ لە 2004ەوە بێوچان خەبات بەڕێوە دەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا و هەمزەمانیش دموکراتیکردنی ئێرانێکی دموکراتیک چۆن ئێمە کاتێ باسی ئێران دەکەین یعنی پرۆژەی نەتەوەی دموکراتیک دەکەین لێرەدا ناڵێن مەسەن زۆر ڕەنگیە مۆزایەکی گەلان کاتێ پێناسە پێ دەکەی ئێرانە بۆیەش لێرەدا وەکی ئەزمموی پەژاک کە پرۆژەی یا پارادایمی ئێکۆلۆژیک و دموکراتیک و ئازادی ژنە لێرەدا ئەوە چی دیار دەکە پارادایمی کۆمەلگایەکی کە هەموو قشرەکان لە نێو کۆمەلگادا دەگرێتەوە و هەوێنێکی ئازادی هەوێنێکی ئاشتی هەوێنێکی دموکراتیک بوونی کۆمەلگایە ئەمانە بۆ ئێمە هەموو دێنێتە لای یەکتر یعنی ئەوەیەکی کە سیستمی ئێرانی یا وەکی فەلسەفەی ئێرانی کە ئەڵێ تەفرەقی بنداز و حکوومەت بکن لێرەدا ئەو تەفرەقانە هەموو لا دەبە یەکگرتنی گەلان پێناسە پێ دەکە دموکراتیکردنی گەلان پێناسە پێ دەکە هەموو قشرێک و کە لە نێو ڕۆژهەڵاتی کوردستانی لە نێو ئێرانەدا ژیان دەکەن هەمویان کۆ دەکاتەوە بە یەک فەلسەفە بە یەک هەدەف بە یەک ڕامان ئەوەیەکی کە هەر کەسێک بە نوێنەرایەتی خۆی بەشدار ببێت خەباتی 21 ساڵی پەژاکیش لەم پێناوەدا لەم ئەزمونەدایە هەم لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەم لە مەکانەکانی تردا لە نێو کومیتەکاندا لە نێو ژینگەکاندا خەباتی ئنجیۆکاندا بگرە ئەمانە هەمووی نوێبوونەوەیەکی پێویستە کە لەم فەلسەفەدا ڕێبەراپ و پێشنگایەتی داوە بەدەستی گەلان داوە بەدەستی ژنان و وەکی کوردستانت کە باسی بکەن لە هەموو کوردستانیشدا یعنی لە ڕۆژاوای کوردستانیشدا هەمزەمان هەمان خەبات بەڕێوە دەچێت کە ئەمڕۆ خەباتی خۆ پرۆژەی خۆ نەتەنیا سمبولێکە ئەزمموونێکە کە بوو بەرانبەر بە سیستمی کاپیتالیزم ڕاوەستاوە تاکە پرۆژێ هەمزەمان لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا وەکی پەژاک لە باشووری کوردستانیشدا و لە باکووری کوردستانیشدا یعنی ئەم خەباتانە ئەزمموونیکە کە ڕێبەرایەتیەکەی یا وەزیفەکەی خستراوەتە سەر شانی یەک ڕێبەرئاپ و بۆ خۆی ئەم ئەزمموونە بەڕێوە دەبات دووەمیش گەلەکەمان و بەتایبەتیش ژنان یعنی پێویستە ئەم وەزیفە بە وەزیفەی خۆمان بزانبین و هەمزەمانیش لە دایکبوونێکی نوێ چۆن بەهار خۆی بە سروشتی خۆی دەخەملێنێ خۆی ئاوا دەکاتەوە زاینێکی نوێ ژیان دەکات دامەزراندنی پەژاکیش هەر ساڵ نوێبوونەوەیەکە بۆ ئێمە هەر ساڵ ئەزمموونێکە کە چۆن لە شۆڕشی ژنجیان ئازادی ئەمەمانە بینی پێشنگایەتی جوانان بەڕێوە دەچوو ئەمڕۆژ هەمان خەبات بەڕێوە دەچێت شەپۆل شەپۆل هەنگاو بە هەنگاو بینیمان لە هەشتیاداردا بینیمان لە نەورۆزدا بینیمان بەڕاستی لە ماکۆدا بگرە حتا ئیلام پەیامی گەلان هەموو دەنگی ڕێبەراپۆ بوو چۆن ڕێبەراپ و بەر لەوە میلادی نوێی 2025 پەیامێک و لە ئیمرالیەوە درا ئەو پەیامە چ بوو دامەزراندنێکی نوێ دایکبوونێکی نوێ پس لێرە دایمە چیمان بۆ مهمە ینی دایکبوونی مرۆڤایەتی ئینسانیەت حقیقت لێرەدا ئەو ئینسانیەتە چیمان بۆ پێناسە پێ دەکە یعنی هەر کەسێکی وەزیفەشناسە هەر کەسێکی پێویستە ئەو ئەرکە بارکی خۆی بزانێ هەر کەسێکی پێویستە ببێتە دەنگی ڕێبەراپۆ دامەزراندنی پەژاکیش ئەم چواری نیسانەیشمانە کە 21 ساڵە ئەم خەباتە بەڕێوە دەبن هەمان لە دایکبوونە یعنی دایکبوونێکی نوێترە وەزیفەیەکی نوێتر دەخاتە سەرشانمان وەزیفەیەکی کە پێویستە لەمە دوا زیاتر چڕوپڕتر خەباتەکان بەڕێوە ببن ئەم دایکبوونەمان دایکبوونێکی بەم شێوازەیە بەڵێ هەڤڵ بابینە سەر بابەتێکی دیکە ڕێبەراپ و لەناو قێرانە قوڵی کە لە ڕۆژهەڵاتی ناوین و سیستمی جەهانی کە لە ئارادایە هەنگاوێکی بە ناوی ئاشتی و بنیادنانی کۆمەلگایەکی دموکراتیک ڕاگەیاند بۆ ئەوەی ڕێبەراپ و ڕۆڵی خۆی ئەرێنی پێک بێنێ ئەرکی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران چییە؟ بەڵێ بەڕاستی لە زاینی سێمی ڕێبەراپۆدا دەمەوێ وەکی ئەمرالی پێناسە پێ بکەم ئەو زاینەی کە ئەمڕۆ لە زیندانی ئەمرالیدا بەڕێوە دەچێت کتێب لەسەری هەیە ینی گەلمان پێویستە ئەو کتێبە بە تایبەتیش لەسەر زیندانی ئەمرالی بخوێنێتەوە لە هەموو بێدەرفێتەکاندا لەنێو سیستمێکی بەسراوەدا ئیزۆلە پێ ئاڵێن لە سیستمێکی بەسراوەدا ڕێبەراپ و ئەمڕۆ ینی ئەوەیەکی کە پرۆژەی نەتەوەی دموکراتیک پەژراند قبوڵی کرد و تێکۆشانی خۆی بەرانبەر بە سیستمی
سەرمایەداری هەر لە منداڵگی خۆدا بگرە هەتا ئەو ڕۆهاتووە بە یەک هەدەفاتوە. ئەو هەدەفە چییە؟ ئازادی کۆمەڵگایە. ئەو هەدەفە چییە؟ ئازادی گەلانە. ئەو هەدەفە چییە؟ فەلسەفەی جیهانی بووینە کە ئیمڕۆ لە هەموو کوردستاناتدا لە دەرەوەی وڵاتیشدا هەتا بگرێت ئەو دەنگە بوویە بە یەک ڕەنگ. بوویە بە یەک ڕەنگ. بۆیەش وەکی گەلێ ڕۆژهەڵاتی کوردستاندا وەزیفەیەکی ئەساسیمان لەسەر شانە. وەکی گەلێ کورد، وەکی ژنێ کورد وەزیفەیەکی بناغەی لەسەر شانمانە، چۆن ڕێبەراپۆ لەم میلادە نوێیەدا، لەم زاینە نوێیەدا هیچ شتێکی بخۆ قبول نەکرد. تاکە کەس قبولی نەکرد. هەمووی ژیانی خۆی، هەموو خەباتی خۆی، هەموو بوو گەل تەرخان کرد. وەکی ڕۆژهەڵاتی کوردستان، وەکی ئێران کە گەلێکی ئاریاییە و ڕێبەراپۆش کاتی پێناسەی ناسنامەی گەلان دەدە، ئەمانە هەموو هەنگاو بە هەنگاو پێناسە پێداوە. بۆیە وەزیفەیەک و کە لەسەر شانمانە ئازادی ڕێبەراپۆیە. ئازادی جەستەی ڕێبەراپۆ یەکەمین هەدەفمانە. وەکی ساڵی 2025 کە هەنگاوی دووەمی ئازادی جەستەی ڕێبەراپۆ دەستی پێکردووە، لەم هەنگاوەدا وەکی گەلێ ڕۆژهەڵاتی کوردستان، وەکی گەلێ ئێران، وەکی گەلێ ئازادی خواز، وەکی گەلێ ئاشتی خواز کە ڕێبەراپۆ لە نامەکەی خۆدا ئەڵێ ئەگەر دەرفەت بدرێ ئەو هێزەم هەیە. ڕێبەراپۆ بۆچی واڵێم هێزەم هەیە؟ چۆن هێزی گەلە، هێزی کۆمەڵگایە. لەم واتەیەدا ڕێبەراپۆ شە بەکاردەهێنێ و هەمزەمانیش ڕێبەراپۆ کۆمەڵگای ئاشتیخواز بە کام کۆمەڵگا دەڵێ؟ کۆمەڵگایەکی کە ڕفلێکسی خۆی فەلسەفە هەیە، ڕفلێکسی خۆی ئایدۆلۆژیا هەیە، ڕفلێکسی خۆی پاراستن هەیە، ڕفلێکسی خۆی ئاواکردن هەیە، ڕفلێکسی خۆی بەڕێوەبەرایەتی هەیە. بۆیە وەکی ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە ئەمانە لە کەسایەتی خۆماندا، لە کۆمەڵگای خۆماندا، لەم زاینە نوێیەدا زیاتر ینی لە ئەمنیەتی ڕێبەراپۆ زۆر وشیار. بەڕاستیشی وەزیفەی یەکەمێ ئێمە وەکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە کە لە ئازادی جەستەی ڕێبەراپۆدا زۆر هوشیار بین. پیلانگەڕی نێودەوڵەتی چۆن 92 ویستیان ڕۆژمان تاریک بکەن، ئەم ڕۆژ میلادێکی نوێ کە بتوانین ڕووناکیەک و ڕێبەراپۆ بە پەیامێ ئەو هێزەم هەیە کە دەتوانم کۆمەڵگای دموکراتیک و ئاشتی دەرفەت بدرێ بەڕێوە ببەم. یعنی هەنگاوێک بەڕێوە دەچێ بینیمان مەسەڵەمەکی حرەکەتی ئاپۆی ئاتەشێسی ئەیلان کرا، ئەوەیەکی کە چەکدانیان پێناسە پێدا وەکی ڕێخستنی گشتی ڕۆژانە بەرنامە لەسەردا هەیە. هەواڵانمان زۆر جار ئەمە شی کراوەتەوە، بەڵام لەلایەن دەوڵەتەوە هیچ هەنگاوێک بەڕێوە نەچوو، هیچ هەنگاوێکی. بۆیەش پێویستە گەلی ڕۆژهەڵاتی کوردستان لەم بابەتەدا وەکی هەموو گەلیش زۆر وشیارن. بۆچی؟ چۆن پیلانگەڕینەوە 29 کاتێ تۆ پێناسە پێ بدەی یعنی قوڵتر لەوەیە، هێزی گلادی و ناتە تۆ پێناسە پێ دەدەی، یعنی ئەمە ئیزۆلەیەکی زۆر قوڵتر لەوەیە، وەکی بیرێکی کە ڕێبەراپۆ دەبێژێ تاڵق قژێکی نییە کە پێم خۆ هەڵکێشن مەسەرەی. ڕێبەراپۆ لێرەدا چی نیشان دەدە؟ ئەم ڕۆژ ئەڵێ من ئەو هێزم هەیە، دەوڵەتیش نایەوەی کە هەنگاوێکی هەڵە بگرێ، لێرەدا شتێکی بۆ ئێمە پێویست نیشان دەدا. پس ئێمە بە ڕۆحێکی فەدایانەتر، فەداکارتر پێویستە تێبگەین کە ڕێبەراپۆ ڕاستە پرۆژە هەیە، ڕاستە ئەزمون هەیە. ئەگەر ئێمە وەکی گەل وشیار بین، خەبات بەڕێوە ببێن، دەستی ڕێبەراپۆ بگرین، دەستی ڕێبەراپۆ خۆرتر بکەین. بەڵام بەرەکسی ئەوەیش ئەگەرم تێ نەگەین و لە جێگەی خۆدا بژمێرین و بکەونە بن کاریگەری شەڕی تایبەت، بکەونە بن کاریگەری سیستمی سەرمایەداری، لێرە دایمە ناتوانین ئازادی جەستەی ڕێبەراپۆ پێک بینی. بۆیەش لەم هەنگاوەدا پێویستە گەل زیاتر وشیارتر بێ. بەڕاستیشی وەکی گەلە ڕۆژهەڵاتی کوردستان یەکگرتنێکی دیار بوو، ینی لە پەیامی نەورۆز دایمەوەمان زۆر بەربەرچاو بینی. بەڕاستی هەر جێگەیەکی، هەر گوندێکی، هەر شارێکی، هەر شارۆچکەیەکی بینیمان ئەو ئیتحادی ئەو پەیامی ڕێبەراپۆ وەرگرت بوو. پس زیاتر پێویستە ئەم ئیتحادیە دروست، نە تەنیا وەکی ڕۆژێکی، نە تەنیا وەکی شایەکی گەڕان، وەکی زانستێکی کە لە ناخماندا هەیە، ئەو زانستە بە جسارەتر دەربخینە مەیدان، وەکی فەلسەفەیەکی کە ئێمڕۆ لە دڵی خۆماندا دەژین و ژیان دەکەن، زیاتر خەباتەکان چڕوپڕتر بەڕێوە ببین. ئەو وەزیفە دەکەوێتە سەر جوانان، دەکەوێتە وەک خوێندەوان، دەکەوێتە سەر شانی ژنان،
دەکەوێتە سەر شانی مامۆستایان ئاین خوازەکان یعنی هەموو چین و توێژێک و لە کۆمەڵگادا خەبات بەڕێوە دەبێ ئەو وەزیفە زیاتر دەکەوێتە سەرشانمان پێویستە زیاتر یعنی لەم فەلسەفەدا ئەمێ بخوێنین کتێبەکانی ڕێبەراپۆ لەبەردەستانە کتێبخانەی ڕێبەراپۆ هەیە یعنی پێویستە لێرەدا زۆر زیاتر بابەتی ئەمنیەتی ڕێبەراپۆ لە دەستی گەلدایە ئەگەر ئێمە خەبات ڕێکوپێک بەڕێوە ببین ئازادی ڕێبەراپۆ پێک بێنین ئاشتیک و کە ڕێبەراپۆ پێناسەی پێدەدا ئەمێ سەر بخێن سەرکەوتن وەزیفەی ئێمەیە وەکی گەلێ ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕۆحی 99مان هەیە کە حتا ئەو ڕۆژهاتووە هەمان ڕۆح هەمان فەلسەفەیە کە لە نەورۆزدا هەمان پەیامان وەرگرت بۆیەش پێشنگایەتی کە ڕاستتر پێویستە هەموو گەلی ئێرانیش وەرێتەکردنێ و ئەوەیەکی کە چۆن شۆڕشی ژن زیان ئازادیدا لە ئێرانێ پەیام دەدرا بۆ کوردستان لە کوردستاندا پەیام دەدرا بۆ ئێرانێ ئەو پەیامەیش پێویستە لە ئەمنیەتی پاراستنی ڕێبەرئاپۆدا لە ئازادی جەستەی ڕێبەرئاپۆدا بازم بە هەمان ڕۆح بە هەمان خەبات بە هەمان ورە بەرزبووینێ پێکی بێنین یعنی ئەو وەزیفەمان لەسەر شانە وەکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەرکێکی هەری زیادەیش وەکی گەل وەکی پێشەنگی گەل ڕەخنەداینێک و کە ئەمڕۆ بۆ ڕێبەرئاپۆ وەرێتە داینێ ئەو دەرفەتە ئێمە پێویستە زەخت بخەینە سەر هێزی نێودەوڵەتی زەخت بخەینە سەر دەسەڵاتداران کە بتوانێ بین یعنی هەر چۆن چۆکدانیانێک و خستویانتە سەرشانی گەل و شۆڕشگێران ئەمێ ئەو چۆکدانانە یعنی سەر بخەین نە ئێمە چۆکدانانی ئێمە سەربەرزی کۆمەڵگا سەرفەرازی کۆمەڵگا ئازادی کۆمەڵگا بەڕێبەرێ خۆرا ئەم ساڵ بتوانێ بین ساڵی 2025 جەژنی ئازادی لەگەڵ ڕێبەراپۆدا یعنی ڕێبەراپۆدا لە نێو گەلدا لە ڕۆژهەڵاتی کوردستانێدا بتوانێت ئەو جەژنە پیرۆز بکەین یعنی ئەو میلادە پێک بینین ئەو وەزیفەمان لەسەر شانە و پێویستە لە هەر کەسێکی بێ ئەوەیەکی درێغ بکات چی دەتوانین بکەین چی خەبات پێویستە چۆن دەتوانن بە کام شێواز دەبێ یعنی لە دایکێکیدا بگرە چون فەلسەفەی دایکان ئازادی و ئاشتی خوازیە ئەو دایکانە پێویستە لە کۆدەنگی ڕێبەرئاپۆدا کۆ ببنەوە قسە بکەن لەسەر بابەتانە چی دەکرێت چۆنایەتی ئێمە دەتوانین هێزی خۆی یەکگرتنێ پێک بینین ژنانی جوانێک و پێویستەوە چەکڵ بەرامبەر کاتی ئاڵین چەک بەرامبەر بە سیستمی دەسەڵاتداری لە واتای ئەسڵحەدا ناڵین یعنی چەکی کۆمەڵگا بەڕێوەبردننی کۆمەڵگایە ئازادی کۆمەڵگایە ئاشتیە کۆمەڵگایە خەباتی کۆمەڵگایە بۆیە لێرەدا پێویستە هەمومان چ وەزیفەیەکی لە جوان لە بەشی خۆدا ژنان لە بەشی خۆدا گشتی لە بەشی خۆدا مامۆستایان لە بەشی خۆدا یعنی ئەمانە هەر وەزیفەیەک و ئەنجومەنەکان لە بەشی خۆیاندا ژینگە پارێزان لە بەشی خۆیاندا یعنی سروشتی کۆمەڵگا چی داخوازی هەیە لەو سروشتەدا هەمومان دەست بدەین بە دەستی یەکەوە و بتوانن لەم میلادە نوێیەدا لە دژی دەسەڵاتداری لە دژی سیستمی شەڕی تایبەت ڕاوەستین یعنی ئەو ڕاوەستان وەزیفەیە ئێمە یەکەم وەکی گەلی ڕۆژهەڵاتی کوردستانیش لەم پەیامەدا خاوەنداری لە سڵاوی ڕێبەراپۆ بکە خاوەنداری لە هێزی خۆی بکات خاوەنداری لە شەهیدی خۆی بکات خاوەنداری لە یەکێتی هەموو گەلان یعنی ئەو ناڵێ ئەوە ئێرانی ئەمە کوردستانە چون فەلسەفەی ئاپۆی فەلسەفەی دموکراتیکردنی کۆمەڵگایە ئێوەکی پەژاکیش ئەم فەلسەفە کە قبوڵمان کرد و بەڕێوە دەبێن هەمان هەوێنە هەمان بنەمایە هەمان ئەزمونە و هەمان فەلسەفەش لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بەڕێوە دەچێت بڵێ هەڤڵ یەکێک لەو خەباتانەی کە ڕێبەراپۆ گرنگی پێدەدا پرسی ژنە کە لەو چوارچێوەیەدا ئایدۆلۆژیا و ئەرتەش و هەم سیستمی ژنی دامەزراندۆ کە ئەمە لە دنیادا بێوێنەیە وەکو ژن پێویستە چۆن سەیری بکردرێ بەڕاستی فەلسەفەی ڕێبەراپۆ تاکە ڕێگەیە یا تەنیا فەلسەفەیەکە توانی بێتی ئەزمون و هەموو ئیرادەی ژنان پێناسە پێ بکات و بە پراتیک حتا ئەو ڕۆژهاتووە لە شەهیدانی یەکەمەوە بگرە حتا ئەو ڕۆژ لە شەخصی هەنگاوی خۆی دامەزراندنی بەگشتی فەلسەفەی ئاپۆی لە شەخصی هەواڵ سارا سەکینە جلانسەزۆ بگرە کنگرەی خۆی یەکەم دامەزراندنی حرەکەتی ئاپۆیەوە بگرە حتا ئەوڕۆ هاتووە بە وەسیلەی ئەو پرسەیش کەساتی هەواڵ سارا بەبین دێنمەوە بەژنێ خۆ دەتاوێنم ئەو فەلسەفەیەک و کە ئەمڕۆ ژنان پێناسە پێ دەکە گەلێک ڕێبەر دەرکەوتنە گەلێک پێشەنگ دەرکەوتنە بەڵام ئەوەیەکی کە ئەزمونی ناسنامەی کۆمەڵگا و ناسنامەی ژنان دیاری ژنانی کردووە دیاری حرەکەتی ژن دیاری دایکانی کردووە تەنیا ڕێبەراپۆیە
پێویستە ئێمە وەکی ژنان ئێمە دەینداری ڕێبەراپۆن ئێمە قەرزداری فەلسەفەی ئاپۆینە وەکی ژنان بۆچی چۆن ڕێبەراپۆ کاتێک لە شەخسی دایکی خۆیدا دایە ئەوەیشدا کاتێک پێناسە پێ دەگەن لە شەخسی ڕێهەواڵی خۆی یەکەمدا ئەلیفدا پێناسە پێ دەدەن و حتا دامەزراندنی ڕێخستنی ئاپۆیی لە هەنگاوی خۆی یەکەمدا بە ئارتیشبوونی حرەکەتی ژن و حتا ئەو ڕۆژ وەک دەبێژی وەکی خەباتی پارتی ژنان خەبات بەڕێوە دەبێت ڕێبەرابوو هەر هەنگاوێکیدا لە پەنای هەر شەهیدێکیدا گەلێک خەباتی بوو بە ئەزمون کردووە و دیاری ژنی کردووە ئەو ئەزمونانە بۆ ئێمە بەڕاستی لە بابەتی زانستی کۆمەڵگادا لە بابەتی خوداوەندبوویندا بۆ ئێمە زۆر گرنگن ڕێبەراپۆ هەر ژنێکی وەکی خوداوەندێک پێناسە پێدا دامەنەی زاگرۆسەکان کاتی پێناسە پێدا ڕێبەراپۆ سەرچاوکەی کۆمەڵگای پێناسە پێدا چۆن زانستی کۆمەڵگا زانستی ژنە ئەم فەلسەفەیشە هەری کۆتاییش خۆی بە ناوی کردو بە ئەزمونی کرد ژینۆلۆژی بوو بۆچی چۆن بەڕاستی تۆ لێرەدا ڕێبەراپۆ هەر هەنگاوێکی هەڵگرتووە ئەو هەنگاوی پێناسە پێداوە بەشی نەکردووە هاتۆ ڕێخستنی کردووە ڕێخستنی خۆیش لە نێو ئەوەیشدا ئەزمونێک و کە تەنیا ئەڵێ من بازم شەروانی ئەم فەلسەفەمە نەوت من ئەم فەلسەفەمە دیار کردووە و لە نامەی خۆی کۆتاییشدا بۆ هەشتیادار نامەی ڕێبەراپۆ پێشکەشی گەلان کرا پێشی هەموو ژنان کرا لەو نامەیشدا گەلێک پێناسی ڕێبەراپۆ هەنە کاتێ ئەڵێ ژن وەکی خوداوەندی وەکی ڕۆژن ڕۆژ چیە ڕووناکی نادا بە هەر جێگایەکی ڕووناکی نادا بە جیهان جیهان ڕووناک دەکاتەوە پس ئێمە ژنان کاتی ئەڵێن قەرزداری ڕێبەراپۆنە قەرزداری ئەم فەلسەفەینە یا قەرزداری فەلسەفەیەک و کە خۆمان بە بنەمامان کردووە ئێمە لە مێژوودا هاتیونێتە سڕینەوە بەڵام ڕێبەراپۆ ئێمە بە ئیرادە کردێ بە ژیان کردووە و دیاری ئێمەی کردووە چون ڕێبەراپۆ لەوێ کتێبی خۆدا پێناسە بدە دەبێژێ بۆ دایکی خۆی دەڵێ ئەڵێ من هەدیەیەکی کراسم بۆ دایکی خۆ نەهێنا بەڵام من جیهانێکم بەخشی ئازادیم پێشکەشی ژنان کرد ڕاستە بۆیە ئەم ئازادیە لە چ پێناسەیەکیدا دەستنیشان دەکات لە شخصی هەواڵ سەکینە جانسزدا بگرە هەواڵ زەینەب کناجیدا بگرە و لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەواڵ زیلان فەپولەدا بگرە ژنی فەدایی دروست کرد لە شەهیدانی نۆرۆزدا بگرە هەواڵ ڕەوشەن هەواڵ بێریڤان کەسایەتێکی چۆنی دروست کرد ئیرادە ژنێک و کە ئاوا دەبێ جوان دەبێت دەئافرێنێت و پتەوی خۆی جوانی خۆی دەداتە کۆمەڵگا و کۆمەڵگا ڕاندازی دەکات لە نامەی هەشتی ئاداریشدا هەمان پێناسە پێدا دامەزراندنی هەشتی ئاداردا کە کاتێ تۆ ئەو فەلسەفە پێناسە پێ دەکەی یعنی لە جۆگەلەی خوێندا تۆ گوڵێکی بچینیت و بەو هەنگاوە بە وەک چۆن ئەڵێ ڕووبارەکەی خوێن بێت هەتا ئەوڕۆ ئەو ئازادی وەها هەنگاو بە هەنگاو پێناسە پێدا واتای ڕەنجی پیرۆز ڕاگرت واتای ژنی پیرۆز ڕاگرت واتای کۆمەڵگای پیرۆز ڕاگرت واتای ئیرادەی پیرۆز ڕاگرت جسارەتی پێدا بۆیەش ئیمڕۆ هەموو ژنان لە دەوری فەلسەفەی ڕێبەراپۆ کۆ دەبنەوە یعنی تۆ چاڵێ بکە قسەکانی ڕێبەراپۆ کاتێ بە وردی چاویان لێ بکە ئەمە بۆ ئێمە نیشان دەدات ئەمە بۆ ئێمە دیار دەکات بۆیەش ڕێبەراپۆ نەتەنیا ڕێبەراپۆ نەتەنیا یەک فەلسەفە و نەتەنیا بەشێکیش هەموو جیهان ینی گەردوون چون فەلسەفەیەکی کوانتۆمیکە فەلسەفەیەکە کە گەردوون پێناسە پێ دەکە ئەوە گەردوونی بووینەیشت هەمزەمان ڕێبەراپۆ هێنای لە ژندا خۆڵقێنراوەکەی بناغەکەی کەی ژن بۆ خۆیە هێنای دووبارە لە ژندا دای بەدەستی ژن یعنی مشکی زوحاکەکانی وش کرد مشکی دەسەڵاتداری کوشت زانستی ژینۆلۆژی پێشکەش هەموو ژنان کرد پێشکەشی هەموو ژنان کرد و ئەم فەلسەفەیشێ چۆن لە ئەزمونی خۆی یەکەم و حتا ئەوڕۆ بە پێشنگایەتی ژن هات وەها هات نەیوت مەسەڵە من وەها چون هەنگاو بە هەنگاو تو پێناسەی ئارتیشبوونی ژن بکە بەرامبەر بە چ بوو لە نێو ڕێخستنێکدا چۆن ڕێخستنێکی دامەزرا بۆچی مەسەڵەن ئارتیشی ژنی ئەف کرد یعنی ئەمانە هەموو جێگەی پرس و جێگەی تەحلیلن بۆچیش ئەمڕۆ هەمان گرنگی دەدا بە ژن چون چاوکانی هەیەنی ئەف ڕاستیە مەرکەزی ژیانەوەیە یعنی ئێمەی ژنان ئەگەر تۆ کۆمەڵگایەکیدا بگرە بەزری کۆمەڵگا خاکی کۆمەڵگا ناسنامەی کۆمەڵگا ئیرادەبوونی کۆمەڵگا لەوەدا لەو هەوێنەدا لەو پێناسەیەدا دێ و چاوکەدا تێ پس لێرەدا چی نیشان دەدا بۆ ئێمە پراتیکی کوکە تەمەنی خۆی بە خوێن هاتووە
بە ئەزمون هاتووە بە پراتیک هاتووە بە فەلسەفە بووە. ڕێبەراپۆ لەو هەنگاوی کە ڕێگەیاندۆ چارەسەرکردنی پرسی ژن لە پرسی نەتەوەی و دەوڵەت گرنگتر دەبینێ و ئاساستر دەبینێ بۆیەوە چ واتایەکی هەیە کە ڕێبەراپۆ ئەوەندە گرنگی دەدا بە چارەسەرکردنی پرسی ژن. بەڕاستی ڕێبەراپۆ لە هەموو هەنگاو خۆدا چاوکانی چۆن ئێمە ئەڵێن ڕووبارێک کانیاوێک یا چاوکانیەک ڕووناک بێت ئەگەر هێرشیشی لەسەردا بێ یا زبڵێکیشی تێ بکەی وەکی ڕووبارێک پێناسەی پێ بدەین خۆی خاوێن دەکاتەوە. ڕێبەراپۆ هات ئەو چاوکانی پێناسە پێدا ئەو چاوکانیای ئەساس کرد. بۆیەش گرنگی و کەدای بە کۆمەڵگایش هات بناغی کۆمەڵگای دووبارە تەحلیل کرد. هەڵەچنیەک و کە لە هەموو ڕێبەرەکان لە هەموو ژنەکان لە هەموو پێشەنگاکانیش بینی ئەو ئیرادەیە هات پێناسە پێدا چۆن کۆمەڵگای وەکی کلانی یەکەمێ ئاپۆیشدا بگرە لە گروپی ئیدۆلۆژیکیدا بگرە ئەوەیەکی کە ژن بەشدار بوو وەزیفەی ژنی دا بەدەستی ژنەوە یا ئەو چاوکانی وەها دەستکردیش ئەو گرنگی کە ڕێبەر ئاپۆ دای بە کۆمەڵگا لەو چاوکانیەوەدا حتا ئەمڕۆژ هاتووە. بۆیەش بەڕاستی بڵێم یعنی هەر وتەیەکی ڕێبەراپۆ مانیفستێکە میلادێکە نوێبوونەوەیەکە یعنی بە تایبەتیش بۆ ئێمە ژنان. چۆن ڕێبەراپۆ ئەو گرنگی لە چیدا دەبینی لە زانستدا دەبینی. زانستی سەرەتایی ئێمە ناڵێن کۆمەڵگایەکی مرۆڤایەتی مرۆڤ بووین بە بنەمابووینیش لە شەخصی ژندا ڕێبەراپۆ ئەمەیە بینی لە چاوکانیەکەیدا دەستی پێ کرد بینی تەحلیلی کرد هەڵەچنی کرد و لەو هەڵەچنیشەدا پێشەنگایەتەکەی بارزەم دا بەدەستی ژنەوە. ئەمە لێرەدا ئەگەر تۆ گرنگەکەیشی پێناسە بدەی گرنگی لەوەدا دەبینی. یعنی ئەگەر تۆ دیوارێک لە نەزەردا بگرە ئەگەر دیوارەکە بناغی یا بتون یا شیناژێ ئەو دیوارە محکەم ببێ و دیوارە ناڕۆخی. کۆمەڵگایش دیوارێ بناغی کۆمەڵگا نازانستی ژن بووە ڕاستە. بۆیش ئەو زانستە گرنگی و پتەوبوونێکی کە دەیدا پێش هەمانە. ئەگەر چاڵی بکەن ئیمڕۆژی گەورەترین هێرشەکان بازم لەسەر ژنانە. بۆچی هێرشێک و لەسەر منداڵ نا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەو کچی جوان لە بۆکانێدا ڕوبڕووی تەجاوز بوو لە باکووری کوردستاندا لە هەموو کوردستانە تیجدا بگنین گەورەترین هێرشەکانیش بەرامبەر بە هەمان فەلسەفەیە. بۆیەش ئەگەر ئێمە دەڵێن خاوەن هێز خاوەن فەلسەفە و خاوەن ئیدۆلۆژیا و خاوەن زانستی ژینۆلۆژیە کە بۆتە ڕێگایەک و ئیرادەیەک بۆ کۆمەڵگا لەم سەرچاوکانیەدا هاتیە ئەمڕۆژ دەوڵەتیش بەو هێرشانە مەسەڵەن بینیمانە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بە تایبەت زەواجی تەمەن بچووک زۆر گەشەیسەند منداڵان زۆر و بڕووی تەجاوزن قەیرانێکی ئابووری زۆر لە پێشە. لێرەدا کە تۆ ئەو هێرشانە دەبینی پێویستە چاوکانیش تۆ چاڵی بکەیت. ڕێبەراپۆ هات بەرامبەر بەو هێرشانە چاوکانی ڕووناکردەوە. بۆیەش ئەو گرنگێک کە ئیمڕۆ دەدرێ بە کۆمەڵگا دەدرێ بە ژنان لەم زانستەدا چاوکانی خۆ دەگری. بۆیە لێرەدا پێشەنگایەتیکەی زیاتر دەکەوێتە سەر ژنان یا دیاریەکەی زیاتر مەسەڵ ڕێبەراپۆ بە ئیرادەبوونی ژنەی کردوەتە پێشەوە. لێرەدا ئێمە دەتوانین وەها نزیکاتی ڕابەر بکەین. ئەگەر ڕووبڕووی هێرشێکیش دەبینەوە پێویستە خاوەن ڕفلێکس بین بە فەلسەفەی خۆمان بە ئیرادەی خۆمان بە ڕامەنیان خۆمان. یعنی ئیمڕۆ چاوکانی ئەو زانستەیش شاخە یعنی کۆمەڵگایە ئەوەیەکی کە بتوانە بین وەکی ژنانیش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێرانێدا یعنی لەم فەلسەفەیەدا خۆ قوڵتر بکەینەوە. بەڕاستی گەلێک بابەت هەنە یعنی ئەوەیەکی کە بتوانە بین ئەو فەلسەفەی خۆمان ببینین ئەو ڕێگا و ڕێبازانە ڕێگا و ڕێبازی خۆمان ببینین ئەوەیەکی کە بتوانە بین خۆمان پەیداش بکەین لەم زانستدا خۆ ببینین. ئەگەر وەکی ئاینەیەکی چۆن ڕۆژانە دەچن ئایب و نەقسە خۆ چاولێ دەکەین فەلسەفەی ئابووریش لە بابەتی ئیدۆلۆژی و فەلسەفەییدا و مێژوویدا ئایب و نەقسەکانی ئێمە بۆ ئێمە دیار دەکات. لێرەدا پێویستە ئەو زانستە وەها دەست بکەین ئەو چاوکانی ئەو پتەوبوونە ئەو گرنگی داینەی ڕێبەراپۆش ئەوەیە کە ژن ببێتە خۆبووین خۆ ناس بکە ناسنامەی خۆ ناس بکە ئیرادەبوونی خۆ بناسێ. لە زانستی ژینۆلۆژیدا ئەمە هەموو کۆبووتەوە بە ئیرادە بووە بە ئەزمون بووە و گەلێک پێشەنگی خۆیشانە گەلێ سمبولە خواهانە. بەڵێ هەڤڵ کاتی بەرنامەکەمان کۆتایی پێهاتۆ گوتنی کۆتایی ئێوە دەمانهەیە بزانین بۆ گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە تایبەت ژنان و گەنجان چییە؟ بەڕاستی 4 نیسان و ئەم ساڵی ژوەکەی 2025 کە هەنگاوی ئازادی جەستەی ڕێبەراپۆ دەستی بکەوە یەکەمین هەدەفی ئێمە فەدایین ڕێبەراپۆنە فەدایین جوانن
لە نێو گەلدا لە شاخدا لە گریلایەتیدا هەموو پێویستە بە یەک ڕۆحی بە یەک دەنگی بە یەک هەڵوێستی بەرامبەر بە هەموو هێرشێک و کە بەڕێوە دەچێت یەک هەڵوێست بین. وەزیفەی ئێمە یەکەم ئازادی جەستەی ڕێبەراپۆیە وەکی یەکەمین وەزیفە وەکی میلادی خۆی نوێ چواری نیسانی نوێ هەموو لە سروشدا دەتوانن دار بچینن دەتوانن ینی پیرۆزبایەکاندا وەکی ڕوحی نەورۆز پیرۆزبایی لە یەکتر بگەن هەوێنی یەگرتنی گەلان دیاری یەکتر بکەن بە تایبەتی ژنان دایکانی ئاشتی جوانان لەوێدا خەباتەکاندا خاوەن ڕۆڵ بن خاوەن هەڵوێست بن لە ئەمنیەتی ڕێبەراپۆ زیاتر وشیارتر ببن لە ئازادی خۆتاندا بێ درێغ هەر وەزیفەیەکی کە دەکەوێتە سەرشانمان پێکەوە پێکی بینین کە بتوانن بین لە ئازادی کۆمەڵگادا لە دموکراتیک بوونی کۆمەڵگادا لە پرۆژەی ئاشتی و ئازادی کوڕێبەراپ و ئەمڕۆ پێناسەی پێداوە خاوەنداری بکەین بەشداری بکەین زەخت بخەینە سەر دەوڵەت زەخت بخەینە سەر هێزی نێودەوڵەتی پێکەوە بتوانن بین بە یەکڕوحی لە ڕامانین ئازادی کۆمەڵگادا یەکگرتووی گەلاندا ئەزمونێک و کە ئەوڕۆ هاتووە لەم چواری نیسانەیشدا بەو ڕۆحەوە خەباتەکان بەڕێوە ببین لە هەر بەشێکدا فەرق ناکە لە ئێراندا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە گشتی خەباتەکاندا بە یەک ڕوحی بە یەک دەنگی ببینە دەنگی ئیمراڵی ببینە دەنگی ئازادی خۆمان بەڕاستی ئازادی ڕێبەراپ و ئازادی هەموو گەلانە ئازادی ڕێبەراپ و پرۆژەی نەتەوەی دموکراتیکە کە هەموو گەل لەناو خۆدا داهاوێنێ ئاوا دەکە بە ئەزمون دەکەێت ئەوێ لە ڕۆژاوای کوردستاندا ئەمە بە ئەزمون بوو بینیمان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئێرانێکی دموکراتی هەمانیش پێویستە لێرەدا پێویستە لە دژی سێدارە خەباتێک و بەڕێوە دەچێت زیاتر دەستی هەواڵک و لە زیندانە خۆتر بکەن لە دەرەوەیش خەباتێک دەکەوێتە سەر شانمان پێکەوە وەکی میلادی خۆی نوێ دەست بکرین جارێکی تر ئەم میلادە نوێ لە هەموو گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە دایکانی ئاشتی لە جوانان لە گەلێ ئاشتی خواز و ئازادی خواز پیرۆز دەکەم. بەڵێ هەواڵ گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان سپاسان دەکەین بۆ نەخاندن و هەڵسەنگاندنە گرنگەکانتان. زۆر سپاس ئێمەش سپاس دەکەن بۆ دەرفەتەی کەوە داتان بە ئێمە. سپاسەوە. بابەتی بەرنامەی هەفتەیەمان لەسەر چواری نیسان ڕۆژی لە دایکبوونی ڕێبەراپۆ و هەروەها دامەزرانی پارتی ژیانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان پەژاک بوو بۆ هەڵسەنگاندن لەسەر ئەو بابەتانە میوانداریمان کردبوو لە هەڤڵ ژیان بەرفین ئەندامی ڕێبەری کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار تا بەرنامەیەکی دیکە و بابەتێکی دیکە بە ئازادی بژین.